سەبەرتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ ئێوارەیەکی تری شەممە دێمۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 26 نۆڤەمبەری 2022 لە کۆمەڵێک بابەتی جیاوازی سەرنجڕاکێش پێکاتوە. سەرەتا سەبارەت بە دۆخی کرێکاران لە کەرتی تایبەت لە کوردستان قسە و باسێکمان دەبێت. دواتر سەبارەت بە ئاراستەی ڕووداوەکان لە ئێران و ئایندەی بەرەوکوێ دەڕوات چاوپێکەوتنێکی ترمان دەبێت. هەروەها سەبارەت بە ڕۆژی جارنامەی جیهانی مافەکانی منداڵان ئەو قسە و باسانەی کە لەسەر مۆندیال لە قەتەر و هەروەها زیندانیکردنی مێرد منداڵان لە دادگای گەرمیان کەرکووک قسە و باسمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لە بەرنامەکانی ئەمڕۆماندا و ئاراستەی میوانانی دەکەین. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا سەرەتای بەرنامەکانی ئەمڕۆمان سەبارەت بە دۆخی کرێکاران دەبێت لە کەرتی تایبەتی. بۆ ئەم بابەتەش چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ بەڕێز ڕابەر ڕەفعەت. بەڕێز کاک ڕابەر، ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. سڵاوتان لێبێ، ئێوارەی ئێوەش باش کاک بنار، زۆر سپاس بۆیەوە و بۆ کەناڵە جوانەکەتان. پرسیارم زۆرە، بەڵام دەمەوێت سەرەتا خۆتان باس بکەن کە دۆخی کرێکاران لە کەرتی تایبەت چۆنە و لە چی دۆخێکدایە؟ بەڵێ زۆر سپاس. دۆخی کرێکار ڕاستی ئەگەر ئێمە باسی دۆخی کرێکار بکەین، بەڕاستی دۆخی کرێکار لە دۆخێکی زۆر 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 ناڕەحەتدان، بە تایبەتی کرێکارانی کەرتی تایبەت، چونکە کرێکارانی کەرتی تایبەت لە کەرتی تایبەتە ڕوبەڕووی چەندەها کێشە و گرفت ئەبنەوە. کێشە و گرفتی دەرونیان بۆ هێتە پێشەوە، کێشە و گرفتی داراییان بۆ هێتە پێشەوە، چەندەها کێشە و گرفتی تر لە کەرتی تایبەتە هێتە پێشەوە و محارەبەی نفسیان ئەکرێت و بەڕاستی تووشی چەندەها کێشەی گەورە گەورە ئەبنەوە. بۆیە من لێرە وردە وردە هێمە سەر باسی کێشەکان و ئێمە کێشەمان زۆر زۆرە. چی جۆرە کێشەیەکن کە بەگشتی ڕوبەڕووی کرێکاران دەبێتەوە لە کەرتی تایبەت؟ بەڵێ بەگشتی کرێکار، دۆخی کرێکار لە کەرتی تایبەتە خۆی بینێتەوە لە بوونی کێشە لەگەڵ یاسای کارە. یعنی ئێمە کێشەمان لەگەڵ یاسای کارە هەیە. بەڕاستی یاسای کار یاسایەک نییە کە لە بەرژەوەندی کرێکارە بێت. یاسای کار یاسایەکە دەرچووە تەنها بۆ مەسلحەتی خاوەنکارە بەڕاستی، و هیچ لایەنێکیش بەداخەوە تا ئێستا هەوڵی نەداوە گۆڕانکاریەک لەم هەوڵی جدی نەدراوە. بەڕاستی گۆڕانکاریە لەم یاسای کارەیە بکات. بۆ نمونە من وەکو کرێکارێک ئەگەر بمەوێت لە شوێنێکە بۆ نمونە ئیشکەم لە کەرتی تایبەتە، ڕوبەڕووی کێشەی زۆر ئەبمەوە. کاتێک ئەم کێشانە ئەمەوێت چارەسەری کەم لە ڕێگەی یاساوە، هیم دەقە قانونیەکان ئەخوێنمەوە، سیر ئەەکەم ئەم دەقە قانونیانە پێچەوانن بەڕاستی لەگەڵ مەسلحەتی کرێکارە، لەگەڵ بەرژەوەندی کرێکارە. بۆ نمونە من نمونەیەکی بەسیتت بۆ بێنمەوە، یعنی بەڕاستی ئەبینیت کرێکار ڕۆژی پشۆکان ئەێنرێتەوە بۆ سەر کار بە بیانووی ئەوەی کە پشۆکەی بۆ خەرەبووە کرێتەوە بە ئەوەی ڕۆژێک زیادەی بۆ حسابەکرێت. لە کاتێک ئەم کرێکارە لەوانەیە پێویستی بەوە بێت کە ڕۆژێک ئەو ڕۆژەی هەبێت بۆی کە ئیشوکارەکانی خۆی تیا جێبەجێکە یان پشوویەک بدات، حاڵەتی دەرونی خۆی ئارام کاتەوە. بەڵام ڕێگەی پێنادەن. لە پێناو چیە؟ لە پێناوەوەی کە خاوەنکار کەسێکی چاوچنەوەکە بەڕاستی ئەوێت زۆرترین بەرهەم بهێنێت و زۆرترین کرێکار بچەوسێنێتەوە بەڕاستی تەنها بۆی قازانجێکی مادی بکات و گیرفانی خۆیان پڕکەن. بەڵێ لە کەرتی با بڵێن حکومیدا زۆر بواری تردا کە کرێکاران کار دەکەن، باز لە هەندێشت دەکەن وەکو کەمی کرێ نەدانی موچە، بە تایبەتی کاتێک کە حکوومەت بۆی پاشەکەوت کردبوون، دەستەبەری کۆمەڵایەتی، نەبوونی سەلامەتی شوێنی کار و زۆر بابەتی تر. لە کەرتی تایبەتە ئەم بابەتانە چۆنن؟ هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ کەرتی حکومیدا؟ من جیاوازێکی خۆم جیاوازێکی ئەو تۆ نابینم لە بینی کەرتی تایبەت و کەرتی حکومیە، چونکە
بەڕاستی و کێشانش ئێمە هەمان کێشەمانەیە. بۆ نمونە کرێکارێک ئیستیغلال ئەکرێت بەوەی کە ئێستا هەلی کار نییە لە کەرتی حکومیە و وڵات ڕوبەڕووی قێران بۆتەوە و ئەم هەلە ئەقۆزنەوە خاوەنکار لە بەرامبەرە هیان کرێکار بانگ ئەکەن بە موچەیەکی کەم و ئیشێکی زۆر و ناڕەحەتێکی زۆر و سوکایەتی پێکردنێکی زۆر ئیهانەکردنێکی زۆر لە پێنا ئەوەی تەنها و تەنها ئەم کرێکارە ئیشی بە و بڕەپارەکەمەیە بۆی گوزەرانی خۆی پێدابین کات وە کرێکارمان هەیە بەڕاستی ئێمە کرێچیە ینی بەڕاستی حاڵە گوزەرانی خراپە و ئەم هیچ گوێ نایە بەم شتانە بەڕاستی ینی لە زۆر ڕوویترەوە. بۆ نمونە ئێمە دەستەبەری کۆمەڵایەتیمان هەیە. من لەم ماوەی ڕابردووە دەستەبەری کۆمەڵایەتی کە پێڵێن زمانی ئیجتیماعی کە بە زمانی کرێکاری خۆمان پێوترێت زمانی ئیجتیماعی، ئەم زمانی ئیجتیماعیمە کاتێک کە بۆ ئەکرێت من لێکۆڵینۆم کرد وەکو کرێکارێک بەڕاستی چوومە دایرەی زەمان پرسیارم لە زەمانەکەی خۆم کرد کاتێک کە سێرم کرد بەڕاستی تووشی شۆک بووم. یعنی بینیم کۆمپانیاکەم بە عالم بە ئاشکرا دزیم لێکات، یعنی بەڕاستی دزی هەم لە منەکات و هەم لە حکوومەتی شێکات. یعنی من زۆر بەلام ئەگەر بتوانن پێویستکاری باسکەن بەڵام بە چ شێوەیەکە؟ بەڵێ من هەر چۆنەڵی بە پوختی باسی یەکەم. بۆ نمونە من کرێکارێکم، بۆ نمونە من مانگی 500,000 هەیە، 500,000 دیناری عراقیم هەیە. من ئەمەوێت دەستەبەری کۆمەڵایەتی بم بۆی لە پاشە ڕۆژە ئیسفادە لەم دەستەبەرە بکەم و بویان بۆ نمونە ئەگەر تووشی حاڵەتی نەخوازراوە بووم خانە نشینیم بۆ بڕێتەوە. کاتێک من چووم لێکۆڵینۆم کرد سەیرەکەم من خۆم 500,000 هەیە دەستەبەر کراوم بە 250,000 یعنی بە نیوەی موچەکەی خۆم. ئەمەش بۆیە کۆمپانیا ئەماکە لەبەر ئەوەی ڕێژەیەکیان کۆمپانیا ئەبێ بیدا ئەم دەستەبەرە، ڕێژەیەکی کۆمپانیاییدا ڕێژەیەکی کەمیشی کرێکارەیدا بۆ ئەوەی ئەم ڕێژەیە کەم کاتەوە لە لای خۆی هاتووە وتوێتی کاکەژە ئەم کرێکارە من بە 250,000 وەرم گرتووە لە کاتێکە من 500,000 وەرگرتووە هەموو مانگێک. بۆیە کرێکار من کاتێک لێ کۆڵینۆم کرد یعنی بینیم نەگەر من هەموو کرێکارەکان تو ڕوبەڕووی ئەم فێڵە بوونەتەوە. بەڵام من وەکو خۆم وەکو کرێکارێک بەڕاستی ئەمەم قبول نەکرد و لایانی پەیوەندیدارم ئاگادار کردەوە لە بابەتەکەەوە. پاشان چوم لە دادگای کار سکاڵام تۆمار کرد و ئێستا سکاڵاکەم لە دادگایە و سوپاس بەخوای گەورە وردە چۆتە پێشەوە و لە مەرحەلی کۆتایی نزیک بووینەوە پێم وایە بەم نزیکانە حاکم قەراری لەسەردات. بابەتێکی ترکە لە کوردستانە زۆر قسە و باسی لەسرە ئەویش نەبوونی سەلامەتیە لە شوێنی کارداوە. کرێکارانێکی زۆر بوونەتە قوربانیدا زۆر سەکتەری جیاوازە بۆنە لە بەشی بیناسازیە. لە کەرتی تایبەتیە چۆنە ئەمنیەتێکی زیاتر بۆ کرێکاران بەردەستە؟ خۆی ئەتوانم ینی ئەتوانم بڵم ینی زۆر ئەو خراپە نیە وەکوی بڵین لە دەرەوە تۆ کرێکاریت ئیش ئەەکەی لە بەردەستی وەستایەکەیان کەسێکە لە کەتی تایبەت تا حەدێکی کەم باشترە، بەڵام کێشەی هەرز هەیە. بۆ نمونە ئێمە لە کرێکارانی کەتی تایبەت کێشەی تەندروستیان هەیە. بۆ نمونە جاری وایە تووشی حاڵەکاتی پژێشە و قاجێشە و چەندین نەخۆشی درێژخایان ئەبنەوە. کەتی تایبەت هیچ ئامادە نییە بۆ نمونە بۆجەیەک دابین بکات بۆ ئەم کرێکارە بۆی کە لە پاشە ڕۆژە پێویستی بەوە نەبێت کە ینی پێویستی بە هیچ لایەنێکی تر هەبێ بۆی چارەسەری نەخۆشەکانی خۆی پێ بکات وە چارەسەری گرفتە تەندروستەکانی خۆی پێ بکات. بۆ نمونە لە کەتی تایبەتە ئێمە کۆمپانیای وامان هەیە ینی معاملیان هەیە ینی ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو کرێکارە تووشی سەرەتان ببێت، تووشی نەخۆشی ژێرپەنجە ببێت بەڕاستی و هیچ کاتێککە ئەم کرێکارە تووشی ئەم نەخۆشی ئەبێت لە بەرامبەرە هیچ ینی پێشینەیەکی نادەنێ وەکو بۆ نمونە هاوکاریکی ناکەن لە ڕووی تەندروستیەوە کە ئەم کرێکارە پێویستی بەوە نەبێت پێویستی بە هیچ کەسێک نەبێت لە پاشە ڕۆژە کە چارەسەری بکات. بۆیە زۆر ئێمە تووشی زۆر گەربێت بۆ نمونە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی جلوبەرگی سێفتیەوە لە ڕووی بۆ نمونە جلوبەرگی سەلامەتیەوە. بۆ نمونە جاری وایە کرێکارمان تووشی قازشکان بۆتەوە، تووشی دەستشکان بۆتەوە و تووشی چەنەها
حاڵەتی تر بۆتەوە بەڵام خاوەنکار ئامادە نەبووە بە هیچ شێوازێک هاوکاری ئەم کرێکارە بکات تەنانەت ئەگەر بە بڕێکی کەمیش بێت بۆیە کرێکار لەسەر ئەچی سەرشانی خۆی تەنانەت هەندێک کات چووە قەرزی کردووە بەس لەبەر خاتری ئەوەی کە ئەم کرێکارە بتوانێت کە چارەسەری خۆی بکات. پێم خۆشە لەم بینەدا پرسیاری بینەرێک بێن مەسەر شاشەکە و ئاراستی ئێوە بکەن ئەگەرچی سەرنجێکی درێژی لەگەڵدایە بەڵام من ئەگەر کورتی کەمە بۆ یەک ڕستە ئاماژەتان بەوەدا کە یاساکان لە بەرژەوەندی خاوەنکاردایە نەک کرێکاران و کرێکاران پێویستە خۆیان ڕێکخراوکەن. کرێکاران چی دەکەن؟ هیچ هەوڵێکتان داوە کە ئێوە خۆتان ڕێک بخەن؟ هەوڵ زۆر درراوە بۆ نمونە ئێمە لای خۆمانەوە من لەو کۆمپانیایی کە ئیشم لێ کردەوە بەڕاستی زۆر هەوڵم داوە کە کرێکاران هۆشیار بنەوە ینی هەم نەک من چەنەها کرێکاری تریشمان هەبوو ئێستا من حەزەکەم ئاماژەی بکەم بەم خاڵە کرێکار ئێستا ئەو کرێکاری جاران نەماوە کە خوێنەواری نەبێت ئێمەز کرێکارمان لەگەڵا بۆ کرێکار بۆ لەگەڵ ئێمە 3 زمانی زانیوە و ماستەری هەبووە بەڕاستی ینی کرێکار ئێستا ینی کرێکارێکی ناڕۆشنبیر نییە کرێکارێکی نەخوێنەوار نییە کرێکار ئێستا کرێکاری خوێنەوارە بەڕاستی مەفروزە هەموو کرێکارێک بزانێت کە حەق و حقوق و مافەکانی چۆنەوە من چەنەها جاری تر ئێمە داوامان کردو لە کۆمپانیەکانی کەسی تایبەت لایەنی پەیوەندیدار بە ڕێبەرایەتی کار کە وەسەندیکە بۆ نمونە پارێزەرمان بۆ بنێرن دەورات بکرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە یاساکانی کارە شارەزابین بۆ نمونە ئێستا کرێکارێک ئەوێت مافی خۆی بەدەست بێنێت ئەو بۆ نمونە ئەو داواکاری کە ئێوێ بیکات ینی نازانێ ئەمە ئەم داواکاری ئەم کرێکارە یاسایی یان نایاسایی بۆیە کرێکار بەڕاستی تیامێنێ لەو کاتیان نازانێت ینی هیچ هۆشیاریکی نییە لەسەر یاسای کار بۆیە یاسای کاریش پێویستی بە شیکردنەوە هەیە لەلایەن پارێزەرەوە ئەم کەسە چونکە شارەزانێ لە ڕووی قانون و یاساکانەوە ناتوانێت خۆشیکردنەوە بۆ یاساکان بکات بۆیە پێویستە ئێمە چەند جارێکیش داوامان کردو و لێرەش داوا ئەکەین و لایەنە پەیوەندیدارەکان وەکو کاروباری کۆمەڵاتی سندیکا بەڕاستی هاوکار بن و دەورات بکەنەوە بۆ کرێکارەکان بۆ ئەوەی کە بتوانن هۆشیاریان هەبێت بەرامبەر بە یاساکانی کار چونکە من کاتێک کە ئەمەوێ داوای مافێکی خۆنکەم جاری وایە مافەکەشم ڕەوایە بەڵام خاوەنکار پێم نادات کاتێک کە من هۆشیاری یاساییم هەبوو ئەو کاتە خاوەنکار ناتوانێت بەرامبەر من بوەستێتەوە بۆیە ئێمە جوڵانەوەمان زۆر کردووە لە ناو کەرتی تایبەتەوە هەوڵمان ناوە کرێکار بڵێن ڕۆشنبیر بێت هەوڵمان ناوە کرێکار وا لێ بکەین بەڕاستی خۆی دوای مافەکانی خۆی بکەوێت بۆ نمونە ئێستا من ڕاستی کە ئەم کەیسەی دەستەبەری کۆمەڵایەتیکە لە دادگایە من دوو ئاماجی سەرەکیم هەیە لەم کەیسەیە یەکەم ئەوەیە کە بەڕاستی مافی خۆم بەدەست بێنم دووهەمیش ئەوەیە کە کرێکار تێ بگەێنن کە بەڕاستی ئەگەر ئێمە دوای مافەکانی خۆمان نەکەوین هیچ کەسێک ناتوانێت مافان بۆ دابین کات چونکە ئێمە کاتێک کە نەچین سکاڵا تۆمار بکەین لە دادگایەکە پێوترێت دادگای کار من ئێستا کرێکار هەیە تا ئەم دەقێژ نازانێت دادگایەکەی بەناوی دادگای کارەوە بەداخەوە ینی بەڕاستیەوە خۆی لە خۆیان نەقسە ینی نازانێت کە بەڕێبەرایەتیەک هەیە یان وەزارەتێک هەیە ناوی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە نازانێ وەزیرەکەی چییە ینی بەڕاستی ئەمە زۆر جێگای ئاسەفە وەکوتر لایەنی پەیوەندیدار چەندێک لە پاڵ ئێوە داوەستاوە چەندێک بە پیر ئەو داخوازیانەی ئێوە هاتووە کە بەرزتان کردوێتەوە خۆی لایەنی پەیوەندیدار ینی جۆمان بۆ ئەگرن ینی پیا و بە ئینسافی هەبێ لەم شتانە جۆمان بۆ ئەگرن و بەردەوامیش هەر کێشەیەکمان هەبوو بێ هاتوونەتە پێشەوە وەکو پێویست بەڵام کێشەکە لێرە شتێکی ترە ئەویش ئەوەیە کە بەڕاستی لایەنی پەیوەندیدار دەسەڵاتی نییە بەسەر کۆمپانیەکانی کەرتی تایبەتە دەسەڵاتی نییە بەسەر کۆمپانیەکانی کەرتی تایبەتە بۆ نمونە کرێکارمان هەبووە دەرکراوە بەس تەنها لەبەر ئەوەی داوای کردووە بکرێ بە کرێکاری هەمیشەیی لەبەرەوەی ئەو کۆمپانیایکە ئیشی تیا کردووە کۆمپانیایەک بۆ بە هەمیشەیی کۆمپانیایەک نەبوو بۆ مدەیەکی کاتی ئیش بکات و مافی خۆی بۆ کە داوا بکە بکرێ بە هەمیشەیی بەس پێنای ئەوەی کە داوای کردووە بکرێ بە هەمیشەیی فەسڵیان کردووە کاتێک کە کێشەکەی بردوێتە بە ڕێبەرایەتی کار سکاڵای تۆمار کردو جوان لێگرتووە ینی کۆمپانیا و کەتی تایبەتیشان ئاگادار کردوێتەوە کە بەڵێم کێشەیە هەیە و پێویستە ئێوە کێشەکە چارەسەرکەن بەڵام ئەوان جویان بۆ ناگرن
ئیتر من نازانم هۆکارەکەی چییە کە بەڕێبەرایەتی کار و وەزارەتی کار ینی دەسەڵاتی نییە بەسەر کۆمپانیاکانی کەتی تایبەتە. پێش ئەوەی کە کۆتایی پێبێنەوە دو پرسیاری بینەرێکی تر دێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی دەکەم ئەویش ئەگەر کورتی کەمەوە بۆ یەک ڕستە ئاماژەتان بە چەند شتێکتر کە هەم لە دادگا و هەم لەوەی کە لە پرۆسەدایە چەندێک گەشتبینن بەوەی کە بە سەرکەوتن بگات بە جێگەی ئومێدی ئێوە بگات؟ من زۆر گەشتبینم بەڕاستی چکە من کەیسەکەم کاتێک کە بردە دادگا زۆر بۆ نمونە لە هاوڕێکانم یان لەو کەسانی کە بەرپرزبوون لە کەتی تایبەتە پیان وتم بەڕاستی تۆ هیچ ئیسفادەیە ناکەی لەمە. من وتم نەخێر منەم ڕێگەی تاقی ئەەکەمەوە بۆ ئەوەی سبەینێک کە کرێکارێکی تر زۆمی لێکرا بزانێت کە شوێنێک هەیە ئەتوانێت مافەکانی بۆ وەرگێتەوە و من بەڕاستی ئەمە وەکو تەجروبەیەکە من تاقی ئەەکەمەوە وەکو چۆنەڵی دڵنیانیم لەوەی کە سەرکەوتو ئەبینتیایان نا بەڵام ئیشەکان زۆر بە باشی چوونەتە پێشەوە و هەموو شتێک لە بەرژەوەندی ئێمە و پارێزەر ینی سوپاسی سندیکای کرێکارانەکەین کە پارێزەریان بۆ دابین کردوین پارێزەرمان دابین کردووە و کەیسەکەمان وەکو وتم لە کۆتاییەکانی نزیک بۆ تۆ ئینشاءڵڵا بەم زوانە قەراری لەسەرە درێت. بەڕێز ڕەبەر ڕەفعەت زۆر سوپاس بۆ مەرفەتەی پێداین و سپاسیەوەکەم و دەستان خۆش بێ و سپاسانەکەم. خۆشحاڵ بووم. زۆر سپاس. ئازیزان وچانێک دەدەین و یان لە کاتی وچانەکەدا تەماشای بەرنامەی سەرنجی پێشەنگ دەکەین سەبارەت بە مۆندیال لە قەتەر ئەو سەرنجانەی کە لەسەر مۆندیالی قەتەر هەن پاشان سەبارەت بە ئاراستەی ڕووداوەکان لە ئێران چاوپێکەوتنێکمان لەگەڵ محسین کەریم دەبێت لەگەڵمان بێ. سەرنجی پێشەنگ سەرنجەکان لەسەر مۆندیاڵی 2022 لە قەتەر. بەجیا لە تۆپی پێ جامی جیهانی ئەم ساڵ کە لە قەتەر ئەنجام دەدرێت لە چەند لایەنەوە قسە و باسێکی زیاتری لەسەر دەکرێت. وڵاتی قەتەر دورگەیەکی بچووکە لە کەندا و 2.7 میلیۆن دانیشتووی هەیە و خاوەن نەوتێکی زۆرە. واتە وڵاتێکی دەوڵەمەندە. بۆ جیهان قەتەر وڵاتێکی نەناسراو بوو تا ساڵی 2002 و ئەم ساتە. The winner to organize the 2022 FIFA World Cup is Qatar. واتە ئەنجامدانی مۆندیاڵی 2022 بە قەتەر درا. هەرزوو قسە و باز لەسەر چۆنێتی هەڵبژاردنی قەتەر و گەندەڵیەکی زۆر و بەرتیلدان بۆ کاریگەردانان لەسەر دەنگەکان دواتریش هەر لەگەڵ دەستپێکی دامەزرانی یاریگاکان خراپی مامەڵە لەگەڵ کرێکاران کەمی کرێ زۆری کاتژمێری کارکردن دەست بە سەرگرتنی پاسپۆرتەکانیان نەبوونی سەلامەتی شوێنی کار و کۆنتڕۆڵکردنی کرێکاران بە هەموو شێوەیەک بوونە کۆمەڵە بابەتێک کە بە تایبەتی لە 2 ساڵی 2014ەوە بە فراوانی قسەی لەسەر کراوە. بە پێی سەرچاوە جیاوازەکان باز لەوە دەکرێت کە هەزاران کرێکار لە کاتی ئامادەکردنی یاریگاکاندا ژیانیان لەدەستداوە. ئێستاش لەگەڵ دەستپێکی مۆندیال لە چەند سەرچاوەیەکەوە ئاماژە بەوە کراوە کە قەتەر هەوڵی داوە بەرتیل بداتە هەڵبژاردەی ئێکواردۆ تا لە یەکەم یاری مۆندیالدا 1-0 و بە گۆڵی گێمی دووەم بە قەتەر بدۆڕێت. پرسیار ئەوەیە کە قەتەر بۆچی دەیەوێت مۆندیال ئەنجام بدات. وەک زۆر دەوڵەتی تر قەتەر هەوڵ دەدا ئەو سەرنجانەی لەسەر وڵاتەکە هەبووە بە بابەتی تر وەک وەرزش لەسەر خۆی لابدات و بە بابەتی تری ئەرێنی بناسرێتەوە نەک بێمافی و هەڵاواردن و چەوسانەوە. وەرزش بۆ دەسەڵاتە دەوڵەمەندە تۆتالیتارەکان هەمیشە چەکێک بووە بۆ گۆڕینی سەرنج و ڕای گشتی لەسەریان. بەڵام گەندەڵی فراوان و بەرچاو و مامەڵەی نەشیاو لەگەڵ کرێکاران و بێمافیکردنیان بە ئاسانی هەوڵەکانی قەتەر بە ئەنجام ناگەیەنێت. لەسەر مۆندیاڵی قەتەر مستەفا باهیر چەند بابەتێکی نووسیوە و لە لێدوانێکدا بۆ سەرنجی پێشەنگ دەڵێت. بەرفکت و فێڵێک بوو فیفا لە ساڵی 2010 بڕیاریدا کە مۆندیاڵی ساڵی 2022 لە قەتەر ئەنجام بدرێت. قەتەر هێزی کاری نییە بۆ ئەنجامدانی
پێداویستیەکانی مۆندیال. بۆیە ناچار 2 ملیۆن کرێکاری لە وڵاتە هەژارەکانی وەک هەندستان و سریلانکا و پاکستان و بەڵنگڵادێش و نیپاڵەوە هێناوە. کاتێک کەم کرێکارانە دەگەیەنە قەتەر، سەرمایەدارەکانی قەتەر وەک کۆیلە مامەلە لەگەڵ کرێکارەکان دەکەن و ڕۆژانە لە 12 بۆ 14 کاتژمێر کاریان پێ دەکەن. بەهۆی نەبوونی سەلامەتی شوێنی کار یاخود بەهۆی سوکایەتی کردن بە کرێکاران لەلایەن خاوەنکارەکانەوە بەشێک لە کرێکارەکان دەست بۆ خۆکوشتن دەبن. بە گوێرەی گاردیانی بەریتانی 6500 کرێکار لە ساڵی 2010 هەتاوەکو ساڵی 2020 ژیانیان لەدەستداوە. ئەم کرێکارانە کە ژیان لە دەستدەدەن مەیتەکانیان وڵاتی قەتەر مەیتەکانیان نانێرێتەوە بۆ وڵاتەکانی خۆیان، بەڵکو هەر لەوێ دایانکا بەژێر گڵەوە. سەرمایەدارەکانی قەتەر بەڵێنیان داوە بە کرێکارەکان کە موچیان بنێ، حەقدەستەکانیان بنێ، بەڵام بەشێکی زۆری ئەو کرێکارانە حەقدە زۆر ناگرن. بەڵام ئەگەر سیرکن دەبینن وڵاتی قەتەر پارەیەکی یەکجا زۆری سەرف کردووە حتا بۆ دیعایەکردن بۆ ئیسلام، یاخود زۆر شتی هەروە وەکو چۆنە لە زیامەز 220 ملیاری سەرف کردووە لەم ئۆلۆمپیاتانە، بەڵام پارە و حەقدەسی کرێکارێکی هەژار کە هاتووە لەوێ کار دەکا پارەی ئەوانە نادات و دەیخوات. دژ بە کوشتنی کرێکاران، دژ بۆ سوکایەتی، بۆ چەسانەوەی کە بە کرێکاران دەکرێت بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی و زەختیان کرد لە فیفا بۆی کە زەخت بکە لە قەتەر بۆی ژیانی کرێکاران چاک بکە. لەگەڵ ئەو فشارە زۆرەی کە کراوە لەلایەن فیفا و لەلایەن ئەم ئەحزابانەوە قەتەر بڕیاریاوە کە ژیانی کرێکارەکان باشکە، بەڵام هەتاوەکو ئێستا ژیانی کرێکاران ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوات. شایانی باسا لەگەڵ کۆتایی هاتنی مۆندیال ئەم کێشانە کۆتاییان نایەت. ئەم یاریگایانەی دروست کراون بڕیارە پاش مۆندیال بڕوخێندرێن. ئەو کاتە سەرنجی جیهان کەمتر لەسەر قەتەر دەبێت و ڕەنگە مامەڵەی لەگەڵ کرێکاران نەک ئاڵوگۆڕی بەسەردانەیەت بەڵکو تەنانەت خراپتریش بێت. بەڵێ بینەرانی ئازیز، ئەوەی بینیتان سەرنجی پێشەنگ بوو سەبارەت بەو سەرنجانەی لەسەر مۆندیالی 2022 قەتەر هەیە. ئێستاش بەرنامەمان دەبێت هەروەکو هەموو دوو مانگی ڕابردوو هەموو هەفتەیەک سەبارەت بە ئێران بابەتمان هەبووە. ئێستاش سەبارەت بە ئایندەی ڕووداوەکانی ئێران چاپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ موحسین کەریم سەربسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر. موحسین کەریم، ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوە بینەران باش و سپاس بۆ ئێوەش. دوو مانگ زیاترە لە ئێران خڕۆشانێکی جەماوەری دەبینین. ئەمێ بە کورتی بپرسم کە ئایندەی ئەم ناڕەزایەتیە جەماوەری فراوانە لە بۆچوونی ئەوە بەرەو کوێ ئاراستە دەگرێت؟ بەڵێ بەپێی ئەوەی کە تقریبان زیاتر لە دوو مانگ بەرەو 6-6 ڕۆژە چێت کە خرۆشانەکانی ئێران بەردەوامە سەرباری هەوڵەکانی ڕژێم بۆ دەستگیرکردنی هەزاران کەس کە تا ئێستا بەپێی راپۆرتەکان نزیکی 15 بۆ 16,000 کەس زیندانی کراون، نزیکی 500 کەس تا ئێستا کوژراون کە بەشێکیان مناڵن و بە جۆرێک مەسەن بەشێک لە شارەکان ملیتارزە کراوە، هێزی چەکداری قورس لە شارەکان دانراوە سەرباری هەموو هەڕەشەکانی ڕژێمی مجرمی ئێران. بەڵام بینین کە ڕۆژ بە ڕۆژ خۆپیشاندانەکان فراوانتر بێتەوە، ڕۆژ بە ڕۆژ ئامادەی خەڵک گەرمتر ئەبێ، ڕۆژ بە ڕۆژ تەحەداکردنی خەڵک بۆ ڕژێم فراوانتر و تونوتیشتر، یعنی چەند ڕژێم بڵین پێچی سەرکوتەکەی تونەکاتەوە بە هەمان پلەش پێچی ناڕەزایەتەکانی خەڵکو و پێچی ئامادەکانی خەڵکو و تووڕێی خەڵکو و ئامادەی بەرەو ڕووبوونەوەی خەڵک بۆ ڕژێمی جمهوری ئیسلامی زیاتر و تونوتیشترە بێتەوە. بە تایبەتی ئەگەر دیقەت بن لە ڕۆژی پێنجشەممە لە زۆربەی شارەکانی ئێرانە، لە تاران، لە زۆر شارەکانی تری ئەوەی کە با بڵین غێری کوردنشینن بۆ پشتیوانی لە شارە کوردیەکان، بە تایبەتی پاژەوەی کە ڕژێمی جمهوری ئیسلامی لە مەهاباد و لە شاری جوانڕۆ تاوانی خوڵقاند چەندین کەسی کوشت بە تەقەی ڕاستەوخۆ، خەڵکی شارەکانی تری ئێران
هاتە سەر جادا وەکو پشتیوانی لە خەڵکی کوردستان وەکو دەربڕینی هاودڵی بۆ خەڵکی کوردستان وەکوی کە هەمویان بەشێکن لە پرۆسێک لە شۆڕشێکە بۆ ئازادی بۆ ڕزگاری سەرجەم ئێران و خەڵکی ئێران هاتووەتە پێشەوە بەم شێوەیە هاودڵی خۆیان پیشانەوە بەم شێوەیە جارێکی کە باڵین گوژمێکیانایە بەو خرۆشانە شۆڕگێڕانی کە ئێستا لە ئێران دەست پێ کردووە ینی باڵین بەردەوامی هەیە ئەمە بە بڕوای من نیشاندەری ئەوەی کە بەردەوامبوونی ئەم خرۆشان و ئەم شۆشە جەماوەریە بۆ ماوەی 6 ڕۆژ سەرباری هەموو سەکوتەکانی ڕژێم سەرباری هەموو هەوڵەکانی تاوانکاریەکانی سەرباری هەموو پیلانگێڕەکانی و تۆمەتبارکردنی بەدەستی دەرەکی بەمانە و سەرباری هەوڵەکانی بۆی کە بە جۆرێک ئەنزاری گشتی بەرەو دەرەوەی وڵات بەرەو ئەوکوخواانەڵێن بەرەو ئەمریکا و ڕۆژاوە بەرەو هەتا هێزەکانی دەرەوەی ئێران بەرەو ئەحزابی ترکە لە هەرمی کوردستانی شتەجێن و هەڕەشەی سنوور بەزاندن و هێرشکردن سەر کوردستانی عێراق بە بیانەوەی کە ئەم هێزانە ئەم حزابانە بوونەتە هۆی ئەوەی کە خەڵک ئاژاو بگیان بە جۆرێ بەڵام سەرباری هەموو ئەمانە ئەبینین کە خەڵک بەرەو ینی ناڕەزایەتەکانی تونتر دەبێت ئەمە نیشانەوەیە کە من پێم وایە کە ینی ڕۆژ بە ڕۆژ ئەم ڕوخرۆشانە جەماوەرێ بەرەو فراوانتر بڕوات توێژەکانی تری جەماوەر زیاتر بەشداریکەوە هەتا من بیری ئەوم نەچێت کە بەڕاستی تقریبا ئەتوانین بڵێن لە ماوەی یەکمانی ڕابردووە کە بە جۆرێک بەشەکانی چینیکاری ئێران هاتوونەتە ناو ناڕەزایەتەکان نەگەر بۆ زیادکردنی کرێکان نەگەر بۆ دژی شەرایطێک و هەلومەرجێکی کار کە بەسەرانە فەرز کراوە بەڵکو بە جۆرێک بۆ پشتیوانی لە خرۆشانەکان و هەتا بە جۆرێک وەکو بەشێک ئەوان ژانی چینی کرێکاریان بەشێک لە پرۆسەی شۆڕش بۆ ئاڵوگۆڕی ڕژێم بۆ ڕوخانی ڕژێم خەریکن تعریفی خوانەکەن ئەمانە بە جۆرێک بە بڕوای من ئەوە پیشانات کە ئەم حرەکەتە بە بڕوای من بەردەوامە بێ درێژا کێشێەوە پێم وایە کە یعنی ئەگەر هەتا ینی کۆڵەکانی جمهوری ئیسلامی نەقڵکات و ئەگەری ڕوخانی ڕژێمی ئیسلامی ئەگەرێکی دوور نییە بەپێ ئەو شەواهیدانەی کە ئینسان لە ماوەی 6 ڕۆژ پێم وا بێ محسین کەریم لەسەر هێڵ نەما چاوەڕێ دەکەین هەتاوەکو دەگەڕێتەوە بەڵام کۆمەڵە بابەتی ترمان بۆ ئامادەکردون تاوەکو محسین کەریم دێتەوە سەر هێڵ ئەویژێکێک لەوانە زیندانیکردنی دوو مرد منداڵ بوو لە دادگای گەرمیان کەلار لەسەر ئەمە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر بڵاوکران و ناڕەزاتێکی زۆری بەدوای خۆی داهێنا ئێمەش ئەم ڕێپۆرتاژە کورتمان بۆ ئامادەکردن و بە دیاریکراویش کە ڕوانگەیەکی جیاواز لەوانی تا ئێستا هەبووە دەخینەوە سزای 4 ساڵ زیندانیکردن بەسەر دوو مێرمنداڵ بە ناوەکانی سابیر ئەحمەد و عەبدوڵاهی وا لە دادگای کەرکووک و گەرمیان ناڕەزایەتێکی فراوان لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە تا ئەنجامدانی خۆپیشاندان بەدوا خۆی داهێنا. لەسەر ئەم بابەتە و سزا و زیندانیکردنی مناڵان لە ژمارە 48 بڵاوکراوەی ئۆکتۆبەردا عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان پەیامێکی ئاراستەی وەزیر و وزارەتی داد کردووە تا ورتر مامەڵەی تاوان و سزا و زیندان لەسەر مرد منداڵان بکرێت لەباری یاسایی و کۆمەڵایەتی و مرۆڤ دۆستیەوە. لە پەیامەکەی عوسمانی حاجی مارەفدا هاتووە ئەوەی حاشا هەڵنەگرە و پێویست بە هیچ لێکدانەوەیەک ناکات ئەم سزایە ڕاستەوخۆ مانا و ئامانجێکی سیاسی هەیە کە دەسەڵاتی زۆنی سەوز لە ڕێگەی دادگاوە دەیەوێت تۆڵە لە جەماوەری ناڕازی شاری کەلار بکاتەوە و بە شێوازی سزادانی دوو مێرمنداڵ پاشەکشە و پەشیمانی بەسەر جەماوەری ناڕازی شاری کەلاردا پسەپێنێت. ئەگەر وێنایی کردداری ئەو دوو مێرمنداڵە لە چوارچێوەیەکدا بکەین بەو شێوازەی بەشداربوونیان بۆ لە دۆخێکی تەواو ناڕزایەتی جەماوەری دانیشتوانی شاری کەلاردا بەرامبەر بە دەسەڵاتێکی میلیشیاییدا بەرامبەر دەسەڵاتی ئەو حیزبانەی 30 ساڵە خاوەنی مێژوویەکی وێرانکاری و تاڵانچێتین لە کوردستاندا ئیتر ناکرێت هیچ تاوانێک لە ئارادا بێت. لە بەشێکی تری پەیامەکەدا عوسمانی حاجی مارەف دەڵێت گەر مێرمنداڵ بە هەر پێوانەیەکی کۆمەڵایەتی و یاسایی کارێکی ناشایستە و ناکۆکی کردبێت پێویستە ناو بنرێت هەڵا نەک تاوان. بەو مێرمنداڵانش ڕابگەێنرێت کە هەڵەی کردووە و پێویستە لایەنی پەیوەندیداریش ئەو هەڵەیەی بۆ بسەلمێنێت و دواتر ئامۆژگاری و سەرپەرشتی بکرێت.
هەر لە درێژەی ئەم دیدگایەوە واتە نابێت سزادان هەبێت و شوێنێکیش بە ناوی زیندانی مناڵان بوونی هەبێت. زیندانیکردنی مناڵان دەبێت قەدەغە بکرێت. مامەڵەی هەڵەی هەر منداڵێک چەندە گەورەش بێت کە بە پێوەری کۆمەڵایەتی و یاسایی دیاری دەکرێت پێویستە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بە ڕێگای چاودێری و سەرپەرشتیکردنی ئەو مێر منداڵە و پاراستنی و گۆشەگیر نەکردنی بێت لە کۆمەڵگە و نەپچڕاندنی لە پەیوەندیەکانی، نەک زیندانیکردن و دوورخستنەوەی لە هەمان کاتدا نابێت ئەو هەڵەیە بە هیچ شێوەیەک لە پەروەندەی ئەو منداڵەدا تۆمار بکرێت. لە کۆتایی پەیامەکەشدا هاتووە. لەگەڵ ئەمانەشدا بە بۆچوونی من هەر کەس و لایەنێک و هەر دەسەڵاتێکی سیاسی لە هەوڵی ئەوەدا بن هەژمونی ئایدۆلۆژی تایبەت بە خۆیان بەسەر مناڵاندا پەیڕۆ بکەن دەبێت دادگایی بکرێن و سزا بدرێن. لەسەر ئەم پەیامە و ناوەڕۆکەکەی پێشەنگ تێڤی لە داهاتوویەکی نزیکدا بەرنامەی تایبەت ئەنجام دەدات. بەڵێ بینەرانی ئازیزەوە ڕێپۆرتاژێکی کورد بوو سەبارەت بە ڕوانگەیەکی ترکە عوسمانی حاجی مارب لە بڵاوکراوی ئۆکتۆبەردا سەبارەت بە زیندانیکردنی مرد منداڵان خستپێڕ و پێم وابێ ئێستا موحسین کەریم دووبارە لە سەرهێڵ لەگەڵماندایە. موحسین کەریم سوپاس کە توانیت بێیتەوە سەرهێڵ و لەو قسە و باسەدا بووین کە ئایا ڕوخاندنی جمهوری ئیسلامی ئێران مەحاڵە ئەکرێ ئەم خۆشانە جەماوەریە بگات بەو ئاستەی کە جمهوری ئیسلامی چیتر لە دەسەڵاتدا نەمێنێ؟ زۆر سپاس ببرن بۆ ئەو بڕینەی کە ڕووی یابارحەڵ من ناتوانم بڵێم کە لە ڕۆژانی داهاتوە جمهوری ئیسلامی ڕۆخێ، بەڵام وەکو لە پێشوشە لە وەڵامی پرسیاری پێشوای وەڵام مایەوە ئەو شەواهیدانەی کە هەیە ئەو بەڵگانەی کە هەیەەوە درێژە کێشانی خۆپشاندانەکان توندوتیژبوونی و مقامەتێکە خەڵکێکە بەرامبەر بە ڕژێم و بەشداربوونی توێژاڵێکی فراوان لە خەڵک هاتنی کرێکاران بۆ ناو خۆپشاندانەکان ئەمانە هەمووی نیشانی ئەوەن کام حرەکەتە بەرەو ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشەوە ڕوا ڕۆژ بەڕۆژ خەڵکێکی زیاتر بەشدارێکە ڕۆژ بەڕۆژ مەسەن شارەکانی تر بەشداریەکەن مەسەن ئەمانە نیشاندێرەوەی کە بە بڕای من خەڵکی ئێران بڕیاری وایە جمهوری ئیسلامی ڕوخێنە ڕەنگە ئەمە پرۆسەیە بە ڕۆژ و ڕۆژ و بە مانگ و دوومان تەواو نەبێ ینی ئەوە بەسراوت بۆی کە ئەو ماوەی کە خەڵک پێویستی پێێتی تەوازنی هێز هاوسەنگی هێز لەگەڵ دەسەڵاتە ئەتوانێت بگۆڕێ بە قازانجی خەڵکە خەڵک زەربەی ئەخیری بات باڵێن هێرشی ئەخیری کۆتایی بۆ سەر جمهوری ئیسلامی بهێنێت حتمەنەوە پرۆسەیەکە کە یعنی هینێکی خەتی نییە هێڵێکی ڕاز نییە کێشمە کێشێکی واقعیە کە جمهوری ئیسلامیش هێزی هەیە جمهوری ئیسلامیش قووەتی هەیە جمهوری ئیسلامیش ئیمکاناتی سەرکوتی هەیە آخر ئەزانێ ئەمە ئاخرین شەڕی خۆیەتی بۆیە ئاخرین شەڕی خۆیە کات بۆیە بە بڕوای من بەسراوت بۆی کە چەند ئەم هاوسەنگی ئەگۆڕێت دێسە بە جۆرێک دەرەجەیەک هاوسەنگی گۆڕاوە کە بە بڕوای من ئەم هاوسەنگی گەر حسابی کەیت بەراوردی کە لەگەڵ ساڵانی ڕابردووە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر ئەم هاوسەنگی گۆڕاوەی کە خەڵک هیچ ترسێکی لە جمهوری ئیسلامی نەماوەکو لە پێشا باسم کرد خەڵک زیاترە کوژێ بەڵام خەڵک زیاترێتە مەیدانەوەی هەتا قسەیەکیان هەیە گەر یەک کەس کوژێ هزار کەس لە دوای ئەویەتە شوێنەکە یعنی ئەمە قسەیەکی هینێکیان دروشمەکان کەوتێتەوە گەر نەفەرێ بکوژێت هزار لە جێگەیەتی ئەمە بە بڕای من خەڵک عەزمی جەزم کردووە کە ئێوە ئەم ژێمە بڕوخێنێ بەڵام پرۆسەی ڕوخانەکە بەڕای من پرۆسەی زەمەنە پرۆسەی کاتە کە بەسرا بۆی ئەم هاوسەنگەیە چەند سەریعتر بە قازانجی خەڵک بگۆڕێت یا چەند درەنگتر بگۆڕێت. بۆچوونەکەیە پێی وایە کە جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە بتوانێت زامنی دەسەڵاتی خۆی بکە بە دوای ئاڵوگۆڕێکایە لەم خۆشانەی کە هەیە بیگۆڕێت بۆ نەبۆ جەنگی ناوخۆ یاخود جەنگێک لەگەڵ ئەو ئەحزابانەی کە تر هەیە یاخود بۆ جەنگێکی تری خوێناوی. بۆچوونی ئێوە چییە؟ ئاخۆ جمهوری ئیسلامی بە شوێن ئەوە دابێت کە جەنگێک ڕووبدا بۆ ئەوەی کە تێپەڕێنێت بەسەر ئەم دۆخی کە بەسەری داهاتووە؟ بەڵێ بەڕای من زای چۆن جمهوری ئیسلامی ئێستا ئەپارڕێتەوە کە دەرگیری شەڕێک بێت لە هەر شوێنێک یعنی هەتا هجوومەکانیشی هەڕشەکانی بۆ سەر کوردستانی عێراق بۆ ئەوەی کە حزابی باڵێن چەکدار لە کوردستانی عێراقا هەن و ئەمانە هۆکاری مشکیلەکانی ناوێران هێرکانی ئەوەن کەمە واقعەتی نییە تۆ دیقەت بە ئەو هێزانی کە زۆرتر لە کوردستان عێراقان هێزن زۆر چالاکی سیاسیانێ کەمتر چالاکی عسکەریانێ واتانە زۆرتر هێزێکن کە با بڵین بە جۆرێک هێزێکی کوردین یعنی بەڵام لە تاران مزارەبێ لە مەشهەد مزارەبێ لە تاران خەڵگەڵێ بڕوخێ هەموو ژێ لەم حالات و گەڕەکانی تارانە لە زانکۆکانی تارانە لە مەشهەد لە شارە فارزنشینەکانە لەم سەری ئێران بۆ سری ئێران
خۆپیشاندانەکە ئەمانە دەسیسەی پارتی دیموکراتی کوردستان حیزبی دیموکرات و کۆمەڵ ئەوانن حتمما کەوانیە حتمما ئەمە کە بەرهەمی ئەو 43 ساڵ سەرکوت و وحشیەتی ڕژەمی جمهوری ئیسلامیە کە سەرەتایی مافەکانی لە هاوڵاتی ئەو وڵاتە سندۆتەوە خەڵکی ئێران خەڵکێکی مەدەنی خەڵکێک نانێک و ژیانی بەشەریم سەردەمە بژین ینی بۆیە بەڵێ من پێم وایە کە هەتا ئەگەر ینی دەرگیری شەڕێک بێت مەسەن وەکو چۆن کاتی خۆی گەر ینی بەشێک خەڵک حتمما بیرە کە چۆن شەڕی عێراق و ئێران ڕووی یاد دوای ئەوەی کە شۆڕش لە ئێران ڕوویەوە ئیسلامیەکان توانێت شۆڕش بدزن لە خەڵک بە یارمەتی غەرب ئەو بوو شەڕی عێراق و ئێران ڕوویە ینی جمهوری ئیسلامی تێمە هینێ کە چۆن خێروبەرەکەتێک لە خۆیەوە بەمانەتە خوارش کە توانی بەو شەڕە دەسەڵاتەکەی بچەسپێنێت توانی جێش دروست کات توانی هێزەکەی دروست کات بە ناوی دیفاع لە نیشتیمان و جیهادی دین هێزێکی دەرەکی بەڕای من زۆر طبیعیە کە هەتا ینی ئەمە خەتەرێکیشە زۆر طبیعیە کە مەسەڵەن ئیسرائیل ئەحمەقیە بکایە تا ئەمریکا یا مەسەڵەن وڵاتێک ینی فەزاکە بەرەو جەنگ بەرن کە ئەمریکا ئێران ئەمی پێخۆشە و حتمما لەمە هەتا بە جۆرێک ئەحزابێکی مەسەلە ئەگەر ئەحمەقێکی وا بکەن بعقڵێکی وا بکەن کە فەزای خۆپیشاندانەکان بکەن بە فەزایکی عسکەری زۆر طبیعیە خەتەرەکە بەرەو سووریا بڕوات هەرچەند کە ئەمە من مەبەستمەوەی کە بڵێم ینی ئەمانە خەتەرێکن بەڵام بەشێک لەوەی کە خەڵکی ئێران هوشیارن خەڵکی ئێران مەسەڵەن دژی ئەوان کە ئەمریکا تەدەخل کات خەڵکی ئێران وەکو مەسەڵەن خەڵکی عێراق هەتا وەکو خەڵکی سووریا ئەوانە ئەوەنین کە یان خۆش بێت ئەمریکا وڵاتانی غەرب تەدەخل کات کە تەجربیان وەرگرتووە لە عێراق لە سووریا لە لوبنان ببرن لە لیبیا لە وڵاتانە من پێم وایە کە هەتا ئەوەی کە ئەحزابێکی مەسلحی ئیسلامی لە ئێرانە نییە کە تا ئەمانە دەرفەتی تەدەخلی مەسەن دەوڵەتانێکی ناوچەکە تەئمینکەن بۆیان کە وەکو چۆن لە سووریا ڕۆیە دیان لیبیا ڕوویە بەعام ئەم شۆڕشەی کە لە ئێران ڕوویە شۆڕشێکی سیکولارە شۆڕشێکی ڕادیکاڵە شۆڕشەکە کە جەماعەت هاتوتە مەیدان و بە جۆرێک هەتا شۆڕشێک دەستی دین کورد کاتەوە بە جۆرێک شۆڕشێک کە کەمتر تابعی قەومی بەسەر ئازاگەر دیقەت بەی شارە کوردیەکان شارە ئەوانە ینی ئەوان شۆڕشێکی سەرتاسەری لە جێی جمهوری ئیسلامی بۆ ئازادیان هینکرد بۆ یەکسانی بۆ مافی مرۆڤیان بەرپاکۆ هەتا مەسەڵەن هەتا لە شارە کوردیەکان کە دیقەت بەی کەمتر ئەم هەست و ئەم نەعرەتە نەتەوەیانە سەرباری حزابی قومی کە هەوڵ ئەمانە زاڵکەن دروشمی قومی بەڵام کەمتر ئەمانەیە هەمووی ئیحساسی هاوپشتیەکەن مەسەن لە تارانە ئەڵێ مەسەن کوردستان چاو چرای ئێرانە مەسەن لە کوردستانەوە بە جۆرێک پەیامی هاوپشتی بۆ شوێنەکانی تر ئینەکرێت بۆیە پێم وایە کە ئەمە ینی کەمتر احتیمالی ئەوە هەیە بەڵام ئەمە خەتەرێکە کە بەڵای من جمهوری ئیسلامی خواخوایەتی و هەتا محاولاتێک کە کردی جمهوری ئیسلامی بە بڕوای من لەوەی کە پەلاماری شارە کوردەکانیە مەسەڵەن لە مەهابەت قەتوعامی کرد جێیشی برد سوپای برد هێزی سەرکوتی برد ینی لە جوانڕۆ هاوای کردەوەی کاتا جێیشی هێناوە لەسەر سنوودەکانی باڵێن ئێران عێراق لە ناوچە کوردستانەکانە جێگیری کردو ئەمانە محاولاتێکە بۆی کە فەزا بەرەو میلیتاریزم بەرێت و هەوڵیشیاوە بەڵام تا ئێستا ناجح نەبوو هیوادار ناجح نەبوو خەڵکی ئێران ئەو هوشیاری کە تا ئێستا هیانە ئەم هوشیاریە بەو ئیتیجاه بگات کە ئەم پیلانەی جمهوری ئیسلامی پوچڵکەنەوە وەڕێگەنیان بە هیچ هێز و لایەنێک کە تەدەخل کات لە خۆپیشاندانەکان و لە شۆڕشێوانە و فەزا بەرەو عەسکەرتاری بەرێ مەبەستمەوە تەدەخلی عەسکەری کە فەزاکە تێک بات بە بڕوای من ینی من پێم وایە ینی چۆڵێت ئیمکانەتەکانی خەڵکی ئێران هوشیاریەکەی ئامادەیەکەی و تەجروبەیەکە وەریان گرتووە بە بڕوای من یعنی ئەم احتیمالی زەعیفتر کردو بەڵام احتیمالێکە کە خەتەرێکە بێت بەڕای من ڕابەران و هەڵسوراوانی خرۆشانی جەماوەری لە ئێران ئەوانەی کە نەخشی جدیان هەیە و هەتا هێزە سیاسیەکان بەڕای من زۆر مەسئولانە بەرامبەر بەم شۆڕشە معاملە بکەنەوە هیچ بیانێک نەدێت دەستی جمهوری ئیسلامی کە فەزاکە بەرەو فەزای میلیتاریزم بەرەو جەنگێکی ناوخۆ بەرێ ئەم ڕووداوانە یاخود ئەگەر ئاڵوگۆڕێکی جددی لە ئێراندا ڕووبدات چی گاریکاریەکی دەبێت لەسەر عێراق و بەتایبەتی لەسەر کوردستانە ئەم پرسیارە بۆیە دەکەم چونکە قسەیەک هەیە باز لەوە دەکات کە دەڵێ خەڵکی لە عێراق و لە کوردستاندا زۆر حساس نین بۆ ڕووداوانی کە لە ئێراندا ڕوودەدات بەڵێ بە بڕوای من ئەزانین چۆنە ئەگەر جمهوری ئیسلامی وەکو چۆن هاتە سەرکار توانی بوو بە پشتیوانەیەکی دەوڵەتی لە ڕووی اقتصادی لە ڕووی سیاسی بۆ ئیسلامی سیاسی لە ناوچەکە نەک تەنها ئیسلامی سیاسی شیعە بەڵکو سەرجەم ئیسلامی سیاسی بژایەوە چکە پشتیوانی دەوڵەتێکی بۆ دروست بوو و ئێمە ئەبینین یعنی لە عێراق لە کوردستانی عێراق لە منطقەکە چۆن نفوزی ئیسلامی سیاسی بەهێز بوو هەتا بە جۆرە نفوزی ئێران دیقەت بە لە لوبنان لە فەڵەستین لە یەمەن لە عێراق لە کوردستان لە زۆر شوێنی مەسەڵەن لە سووریا هەتا یعنی جمهوری ئیسلامی نفوزی هەیە دەوری هەبووە و دەوری هەبووە لە بەرینکردنەوەی کۆنەپەرستی ئیسلامی سیاسی و بە جۆرێک ینی ژیانەوەی بە بڕوای من
زربە بەرکەوتنی جمهوری ئیسلامی هەتا هەر ئێستا بەو دەرەجەی کە لە قولۆق بووە بەو دەرەجەیە فشارەکان لەسەر ئیسلامی سیاسی لە ناوچەکە بینی یعنی ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێت ئاڵوگۆڕێکی مهمی سیاسی هاوکێشێکی یعنی ئاڵوگۆڕێک لە هاوکێشەی سیاسی لە ناوچەکە ڕوایەت بەڕایم کە لەو سەری لوبنان و فەڵەستینەوە تا ئەم سەری کوردستان و یەمەن و ئەمانە تەسیرەکات یعنی فەزایەک ئەتوقێنێت کە یعنی ئیسلامی سیاسی جۆرێک پاشەکشە ئەکات و فەزای بە بڕای من بۆ ڕادیکالیزم ئەکاتەوە ڕەنگە کەسانێ بڵێن لەم بە حکومەی کە ئەمریکا و غەرب دژی ئێران لەما غەرب و ئەمریکا و ئیسرائیل سوود دەبینن ئەمە جانبێکی مەسەلەکە کە بەشێکی وەکو واپشانن کە بە حساب جمهوری ئیسلامی دژی ئیسرائیل دژی ئەمریکا جوانە بێت کە حەقە دەوێت کە جمهوری ئیسلامی خۆی غەرب هێنایی و هەمیشە ئەوان لە وجودی جمهوری ئیسلامی سوودیان وەرگرتووە و هەمیشە جمهوری ئیسلامی لە وجودی ئەوان سوودی وەرگرتووە بەڵام حقیقت ڕوخاندی جمهوری ئیسلامی بەرژەوەندی خەڵکی ئازادی خوازی ناوچەکەیە بەرژەوەندی بزوتەوەیکی سکولارە لە ناوچەکەیە بەڕای من یەکەمەوەی کە قازانجەکان خەڵکی کوردستان عێراق چونکە ئێران ڕاستەخۆ دەسێ لە عێراق کوردستانە دیقەت بن لە دوای 2003 و ئێران کۆنترۆلێکی تەواوی سیاسی عێراقی کردووە و کوردستان ئێمە بینین دەیان بنکە و دەستگای جاسوسی سپای پازداران و ئیطلاعات لە کوردستان هەیە نەگەرەوە حیزبە کوردیەکان بێت نەگەرەوە ئەحزابی ئیسلامی سیاسی مانەوەی دروستکراوی جمهوری ئیسلامی ئەحزابی کوردی بە پشتیوانی ئەوان مەسەلەن ئەم دەسەڵاتیان هەیە ڕاگیراون یعنی ئەوان ئیسفادە بەڕاستی لە وجود جمهوری ئیسلامیەکە من پێم وایە جمهوری ئیسلامی بڕوخێ ئەسەن لە بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خواز و ژنان و لاوانی ناوچەکەیە کوردستان و عێراق بەتایبەتی کە بەداخەوە تا ئێستا ئەم ئیحساسی ئەوە ناکەی کە بەشێکی فراوان لە خەڵکی کوردستان عێراق ئەم درکە بکەن یعنی پیان وە زانچۆ خوان بە شەریکی ئەو ئەمینە کەمتر ئەبینن یعنی لە کاتێکە ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی سیاسی ئێرانەوە سەرکەوتنی شۆڕش و سەرکەوتی ئەم بەرەی سکولاریزم و ڕادیکالیزم و ئینسان دۆستی و ئینسانیەتە بە بڕای من پەرە بە خەباتی خەڵکی ئەم وڵاتەیەت بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ عەدالەت و بۆ مافی مرۆڤ و بۆ مافی ژن بەتایبەتی بۆیە من پێماوە ئەوە زۆرفێکی سیاسی زۆرفێکی هوشیاری کۆمەڵاتێکە بەداخەوە هێشتا خەڵکی عێراق کوردستان لە بایەخی ئەم شۆڕشەی ئێران تێنەگەیشتون و ناتوانێت پشتوانێکی بە قوتی ئەم شۆڕشە بن بە بڕای من حەقی خۆی بوو و حەقی خۆیەتی ئێسەشکە لە شارەکانی عێراق لە شارەکانی کوردستان دەیان هەزار کەس نەک مەسەن چەند سەد کەسێک نەک چەندە کەسێک بە شێوازی جۆراجۆ پشتیوانی خوان بۆم شۆڕشەی ئێران دەربڕن بە خۆپیشاندان بە هەر جۆرێک هەتا بە هاوکاری خەڵکی ئێران پێویستیان بە هاوکاری خەڵکی ئێران ڕۆژانە قوربانیان خوێنیان پێویستیان بە ماوادی توبیە پێویستیان بە کۆمەکە خەڵکی ئێران لەژێر فشارێکی اقتصادی بەڕاستی کەمەشکێنان پێویستیان بە هاوکاری من پێم وایە کە چۆن خەڵکی کوردستان ئێران بەتایبەتی لە ئاوارەبووی 1990 بەدەم خەڵکی کوردستان عێراقواتن من پێمە وەزیفەیەکی ئینسانی خەڵکی کوردستان عێراقا کە لەم میحنەتە بەتایبەتی کە ڕاستەخۆ کاریگەی لەسەر ئایندەی خۆمانە بێ ئایندەی مناڵەکانمانە بێ بەڕای من ئەبێ زۆر کاریگەتر بێنە مەیدان کە بەداخەوە زەعیفە لاوازە من پێم وایە کە ئەوە ینی لە ڕووی ئەخلاقی لە ڕووی وجدانی ئینسانی و ئینسان دۆستیەوە بەڕای من ئەوە زۆر فێکە کەلێنێکە کە بەڵام بێ خەڵکی کوردستان عێراق هەڵسوڕاوانی سیاسی ئینسان دۆست ئەوانی کە بە جۆرێک بەرگری لە مافی مرۆڤ بکەن بەرگری لە مافی ئینسانەکەن دڵیان بۆ ئازادی بۆ عەدالەت بۆ خۆشبەختی بۆ ژیانێکی شایستەی مرۆڤ لە کوردستان عێراق لەیاد بەڵام بێ خوان بە هاوچارەنووسی شۆڕشی ئێران و خەڵکی ئێران بزانن وەکوتم سەرکەوتی شۆڕش ئێران سەرکەوتنی بەرەی ئازادی خوازی و یەکسانی خوازی لە کوردستان عێراق نەگەر لە بەرامبەر هەتا دەسەڵات لە بەرامبەر ئیسلامی سیاسیە کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە بۆ گەناوی خۆی لە کوردستان عێراق بڵاوەکاتەوە کەرامەتی ژن پێشێ دەکات یانە بە ژنەکە باسی سیغە و باسی زەواجی میسیار و نازامانەکەن ژن بە زۆر لەچکیان بەسەر ژنانە مەسەڵەن تاقیری ژنەکەن ڕەواج بە 4 ژنە و 5 ژنە و 6 ژنە ئەیەن بەڕای من ئەمانە هەموو ئیهانەیە بە کەرامەتی ژن کە سەرکەوتی شۆڕژ ئێران یعنی گەڕانەوەی کەرامەت لانیکەم بۆ ژنان لە کوردستان عێراق و عێراق بەڕای من ئەگەر هیچ نەبێت بەڕای من ژنانی کوردستانی عێراق پێویستە کە ئەم شۆڕشە بە شۆڕشی خوان بزانن و پشتیوانی سەرسەختی ئەم شۆڕشە بن و لاوانی کوردستان عێراق پێویستە پشتیوانی سەرسەختی ئەمە بن و چینی کرێکار لە کوردستان بێ پشتیوانی سەرسەختی ئەم شۆڕشە بن چکە وتم یعنی ئاڵوگۆڕ لە کوردستانی لە ئێرانە بە بڕای من لەبەرەی ئازادی خوازی عەدالەت و یەکسانی خوازیە کە هەمومان قازانجی لێ پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشەکەەوە ویست باش لەوە دەکات کە مەلاکانی کوردستان داوای ڕفراندۆم بۆ کوردستان دەکەن و بۆچوونی ئێوە لەو بارەوە چییە پێم خۆشە تەکمیلی کەم لەگەڵ پرسیارێکی ترە کە بۆچوونێک لە جێگەیەکی تر بینیم باس لەوە دەکات ئێستا کە جمهوری ئیسلامی لە پاشەکشەدایە لاوازە فرسەتەکە کوردستانی ئێران سربەخۆ بەدەستبێنەوە بۆ ئەم ئامانجە هەوڵ بدات سەرنج ئێوە لەم بارەوە چییە ڕفراندۆم یا خۆت سربەخۆی کوردستانی ئێران
ئەزانین چۆنە بە بڕای من هەردوو تەرحەکە لە ئێستا دوو تەرحی غەڵەتن کە یانەوێت کوردستان لە شۆشی ئێران جیاکەنەوە و ئەوە ئەتوانێت بیانوویەک با بەدەستی جمهوری ئیسلامی بۆ سەرکوت و بۆ ئەوەی کەم شۆرشە جیاکات خەڵکی کوردستان جیاکاتە لە شۆشی سیاسی کرێسە بەڕێکەوت و ئامانجەکەی ڕوخاندی ڕژێمە و بەما بە ناوی جیایی خوازی بە بڕای من سەرکوتی هەمەم شۆرشە بکات لە کوردستانی ئێران زەربەیەکی گەورە با لە خواستەکانی خەڵکی ئێران کوردستانی ئێران و هاوکات زەربەی با لەم شۆشە بڕای من ئەمە ڕاستەوخۆ بۆ چوونێکی کۆنەپەرستانەی لە ئێسایە بۆ چوونێکی ڕەجعیە و لە قازانجی شۆڕش نییە لە کوردستانیش و لە ئێرانە بۆیە من پێمان کە ئێستا کاتی ئەوەیەکە بە دروستیش خەڵکی کوردستانی ئێران تەشخیصیان کردووە کاتی ئەوەیە کە شۆڕش لە بەرامبەر جمهوری ئیسلامیە بەسەرکەوتن بگا جمهوری ئیسلامی بڕوخێنرێ ئەو کاتەی کە دەسەڵاتێکی قەرارە دەسەڵاتی سیاسی لە ئێرانە دابمەزرێت دەسەڵاتێک گەر بەرهەمی شۆڕش بێتوان دەسەڵاتێکی دیموکراتیک دەسەڵاتێک کە ڕاستەخۆ لە خەڵکە هەڵبژێرابێت دەسەڵاتێکی شورایی دەسەڵاتێک کە بنەماکانی مافی مرۆ بەڕەچاو بکات و بڕای من لە چوارچێ ئەوە ئەو کاتە ئەتوانێت باسی وکرێ ئەگەر هاتوو مەسەلەی میلی تەرەح بێت مەسەڵ خەڵکی کوردستانی ئێران یا هەر کەسێک بێت ئەو ئەتوانێت مەسەلەی دیاریکردنی مافی ئەو خەڵکانە بۆ چانسیخوان وەکو بەندێک لە قانونی وڵاتی بێت چۆن کاتی خۆی لە سەرکەوتی شۆڕشی ئۆکتۆبەرە لە کاتی سەرکەوتی شۆڕشی ئۆکتۆبەرە ئەوان ئەو مافیان بۆ میلەتەکانی رووسیا بەڕسمی ناسان بە بڕای من ئەتوانێت ئەو مافە بناسێنێ من پێم ئێستا هەموو جۆرە کارێک لەو بابەتانە جاکردنەوەی شۆڕشێکە کە ئێستا دەستی پێکردووە لە کوردستان لە باقی ئێران و بەڕای من زەربەیەکی گەورەی لە خودی ئەو بزوتەی کە لە کوردستان ئێرانیشا دەستی پێکردووە من پێم وایە بەرژەوەندی خەڵکی کوردستانی ئێران لەوایە کە ئێستا لە چوارچێم شۆڕشە سەراسەریان بەسەرکەوتن بگا و ئەو کاتە مەسەلەوەی کە ئایا خەڵکی کوردستان جیا بێتەوە یا جا نەبێتەوە مەسەلەیەکەوە بەڕای من دەسەڵاتێک ئەگەر ئەو دەسەڵاتی کە بەرهەمی شۆڕش بێت و هەر ئەو دەسەڵاتی کار ئێستا ئەڵێت خەڵکی ئێران ئەڵێت ئێمە پشتیوانی کوردستانین چاو چرای ئێرانە بە بڕای من ئەو هاوپشتی ئەتوانێت بۆ بگات کە مەسەلەن ئەو ئیحساسە ئینسانیە بۆ بگات کە خەڵکێک کە بەشداری کرد لە شۆڕشا ئەو مافەشی ئەگەر سبێنێ بێوێت ڕیفراندۆم بکات بەزەن جیا بێتەوە یا جیا نەبێتەوە ئەتوانێت ئەو مافەیە بێ بە بڕای من کە ئەو مەسەلەی جیابوون و جیانەبوونەوە لە هەلومەرجێکی تایبەتی ئەتوان بڕای لەسەر بدرێت کە ئەگەر لەو دەوڵەتە بەڕاستی دەوڵەتێک بێت مافەکانی خەڵکی کوردستان و ئێران هەمویان مافی هەموو ئەو خەڵکانی بە جیاواز بە زبان جیاوازساکەن لە چوارچێ قانونێکە بە یەکسان سیر کات هەڵاواردن نەبێت جیاوازی نەبێت لەسەر بنەمای قەومی و هەموو کەسە یەکسان بێت بە بڕای من ئەو کاتە بەرژەوەندی خەڵکی کوردستانی جیا بێتەوە ئایا هەر بەڕاستی نمونەیەکمان هەبێت کوردستانی عێراق دەسە بە عەمەلی جیایە بە عەمەلی بەڵام بەڕاستی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد چ خێر و بەرەکەتێکی بۆ خەڵکی کوردستان هێناوە بۆیە بە بڕای من یعنی مەرج نییە دەسەڵاتێکی باڵێن محەلی دەسەڵاتێکی ئەوەی کە پێن دەسەڵاتی خۆیی باشتر بێت دەسەڵاتێکی مرکزی مەرج نییە تەبیعەتی دەسەڵاتەکە دەریێخا ئەگەر دەسەڵاتێک لە مەرکەزە دەسەڵاتێکی دیموکراتی بێت دەسەڵاتێک بێت کە باڵێن ئیرادە بەدەست خەڵکەوە بێت دەسەڵاتی شوراکانی خەڵک بێت ئازادی هەڵسوڵانی سیاسی بێ ئازادی بۆ چوون هەبێ ئازادی خۆپشاندان هەبێ ئازادی قسەکردن بە زمانی دایگە بێ هەموو هیچ کەسێ لەسەر بنەمای جنسی لەسەر بنەمای ڕەگەزی لەسەر بنەمای قسەکردن لەسەر بنەمای ئێتنیکیەکەی جیا نەکرێتەوە بە بڕای من ئەو کاتە حتمما بەشەر پێخۆشە لە چوارچێ وڵاتی گەورەترا بژی مەسەڵ نمونەی ئەوروپا وڵاتانی ئەوروپا خۆ دەیان مەسەڵ نەتەوەی تایە دەیان زمان قسەی تیاکە بەڵام لەبەرەوەی یەک مافی هەیە کێشەی نییە بەڵام من کاتێک لە کوردستان عێراق کە ئەوەی کە دەسەڵاتی هەیە بە هەمان زمانی ئێمە قسەکە بەڵام نەوتەکە دەدزێت پارەی کارەباکە دەدزێت پارەی خەسخانەی نەهێشتووە بە زەریبەی لەسەر داناوی بەرحاڵ بە هەموو شێژیانی خەڵکی ڕوبەرووی خەتەر کردەوە ئایا بەڕاستی ئەم حکومەت ئەم دەسەڵات ئەمە سەر بەخۆ بێت چ قازانجێکی بۆ خەڵکی کوردستان هەیە من باسەکەم ئەوەی کە لە هەلومەرجی ئێران ئێستا باسەکەن ڕەنگە ئەگەر بێنە سەر عێراق باسەکە جۆرێکی کە بێت یعنی من ئەمە ئەو بڵێم بە خەڵکانێک کەم ئەم بۆ چونانێ شەرت نییە دەسەڵاتی محەلی دەسەڵاتی خۆماڵی باشتر دەسەڵاتی مرکزی من نمونەیەکمانە لێرە بەحسی کوردستان عێراق ڕەنگە جیا بێ لە کوردستان لە عێراق ئێستا دەسەڵاتێکی خەوم ئیسلامی لەسەر حکومە کە ڕەنگە لەم حاڵەتە مەسەلەی جیابوونەوە جیانەبوونەوە مەسەلەیەکی دەبێت جیاواز بێ لە ئێران لە ئێستا بە بڕای من تەرحەکە تەرحێکی کۆنەپەرستانەیە تەرحێکی دژی شۆڕشە توانم بڵێم و لە بەرژەوەندی شۆڕشی ئێران و شۆڕشێک کە لە کوردستانش دەست پێ لە کوردستان ئێرانە بە بڕای من لە بەرژەوەندینەوە بە بڕای من ئەبێ خەڵکی کوردستان ئێران دژی بوەستنەوە وەکو دوپرسیار ئەمەوێت بە کورتی بۆچوونی ئێوە لەبارەی کوڕەکەی شای پێشوو ڕەزا پەهلەوی کە بە جۆرێک ئامادەکراوە ببێتە با بڵێ دەسەڵاتداری داهاتوو ئەگەر هاتوو جمهوری ئیسلامی بڕوخێ ئەم ببێتە دەسەڵاتدار پێتان وایە سەڵتەنەت تەڵەبەکان پادشا خوازەکان دووبارە بتوانن دەسەڵات بگرنەوە
لە ئێراندا بەتایبەتی کە ئەوان پشتیوانی زۆرێک لە وڵاتانی غەرب بوو بەتایبەتی ئەمریکان لە پشتە من ڕاستەکەی زین چۆن ئەوەی کە ئەگەری ئەوەی هە سەڵتەنەت طلب جایتر لە ئێرانە حکوم کاتەوە محاولاتێکی غەربە محاولاتێکی غەربی کات چووکە بەڕاستی غەرب لەم شۆشەی کە لە ئێران دەستی پێکردووە ناڕەحەتە ڕاستە بۆ پیشانە بەڕواڵ پیشانە کەو لەگەڵ ئەو شۆرشەیە بەڵام بە حقیقت ئەم شۆشە کە لایەن خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوانە دەستی پێکردەوە تابعێکی ڕادیکاڵی هەیە تابعێکی هەتا یەکسانی خوازی و ئینسانی هەیە ئەمە لەگەڵ بەرژەوەندی غەرب و ئەمریکا نایەتەوە ئەوان بۆیە هەل ئێستا بە شوێنەوە گەڕن بەدیلی خۆیان ئامادە بکەن و حتمما بەدیلی ئەوان لەم ڕەوتە کۆنە پەرست و ڕازەوانە زیاتر نییە ئەوان ئەیانوێت ئەمە فەرزکەن بەسەر خەڵکی ئێرانە بەڵام واقع دەوێت کە ئەو حرەکەتەی لە ئێرانە هەیە بە هیچ شێوەیەک بەڕای من زەمینەی ئەوەی نییە کە جارێکی کە سەڵتەنەت طلب دەسەڵات وەربگرێتەوە سەڵتەنەت طلب خەڵکی ئێران لە ساڵی 1970 شۆڕشیان کرد لە دژی شا بۆیە پێم وانە دوای 43 ساڵ لەوەی کە شۆڕشێکیان کرد لەوەی کە دەسەڵاتی جمهوری ئیسلامی سەرکوت و وحشەتی جمهوری ئیسلامیان بینەوە جاری کە بگەڕن بۆ سەرکوتیگەرێکی تر هەتا ئەگەر دیقەت بن بەشێ لە دروشمی خەڵکی ئێران بە دروست ئەڵێن مەسەن ئێمە نەشامانەوێ نەڕابەر یعنی ئەڵێ مەرگ بەر ستەمگەر ئەنی ستەمگەر بڕوخێ جا چشا بێت چ ڕەهبەر یعنی چشا بێت چ دەسەڵاتی دینی بێت یعنی ئەمە بە پڕای من لەناو خودی ئێرانە قاعیدەی سەڵتەنەت طلب بنکەی سەڵتەنەت طلب زۆر زەعیفە پێم وانە هیچ نفوذێکیانە بێت لە دەرەوەش ئەوێت فەرزی کەن بەسەر یعنی درین وەکو هینەک بیکەن بۆیان دای بتاشن بۆ خەڵکی ئێران من پێم وایە ئەمە تەنها محاولاتێکی غەربە لەم بێبەدیلیات ئەوێت مەسەن شتێک دروست کات و پیلانێکە مەسەن بە شێوازی جوراجۆ محاولاکەن من بەڕاستی کەمتر ئەبینم شانسی ئەوە بێت کە سەڵتەنەت طلب بتوانن حکم کەنەوە ڕەنگە ئەزان چۆن ئەم شۆشە بەرحاڵ مەشاکیل و گرفتی خۆی هەیە یعنی ڕەنگە ئەگەر ئەم شۆشە بتوانێت زەفەکانی تێپەڕێنێ و بەرەو سەرکەوتن بڕوە ئەگەری ئەوە بە قوتە کە دەسەڵاتێک نوێنەری خەڵک بێت دابمەزێت دەسەڵاتێک کە بە جۆرێک دەسەڵاتی شوراکانی خەڵک بێت کە خەڵک بتوانێت ئیرادەی خەڵک تەجسید بکە بەرجەستە بکە بەڵام ئەگەر ئەم شۆشە ئەم زعفانی تێنەپەڕێنێت و بە جۆرێک مەسەلەن بتوانن یعنی غەرب و ئەوانە هەتا بە جۆرێک فەزای جمهوری ئیسلامی بتوانێت فەزایەک دروستکە کە نوعێک پاشەکشێک بەسەر خەڵکا فەرزکار ڕەنگە ئەوان بتوانن بەدیلێکی تر یعنی من نازانم تێکەڵەیەک یعنی هەتا ڕەنگە ناو خودی ڕژێمەوە یا بە جۆرێک تەرتیباتی تر بکەن بەڵام من بەڕاستی من بە ئەگەرێکی نزیکی نابینم سەراحەت بە پێی ئەو تێگەیشتنی کە هەمە بۆ ئەم شۆشەی کە لێرانە دەستی پێکردەوە بە تەجروبەیەکیانە پێم وایە کە ئیتیجاهەکەی ئاراستەکەی زۆرتر بەرەوە ڕوات کە دەسەڵاتێک بەرهەمی ئەم شۆشە بێت کە زۆرتر نمایەندەی خەڵکی ئێران بکات وە ئومێدەوارشم کە بتوانێت بەم ئاقارەیە بڕوە. محسین کەریم سەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن هیوادارم کاتێک قسە باسەکانمان سوودێکی بوو بێت. سپاس زۆر سپاس. ئازیزان پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکانی ئەم هەفتەیەش بێنین دەچینە پێشەنگدۆک 20 نۆڤەمبەر ڕۆژی جەرنامەی جیهانی مافەکانی منداڵانە کە ساڵی 1970 لەلایەنێتەوەی گرتووەکانەوە پەسەند کرا. لەم بارەی و دۆکومنتێکی کورتمان بۆ ئامادەکردون سەبارەت بەم جەرنامە جیهانیە. فەرموون بینەری بن. کارکردن قۆلیسترین و پیسترین پێشنگاریەکانی مافەکانی مناڵانە کە بەرامبەر بە مناڵان نابێت جیاوازی بکرێن لە نێوان کوڕان و کچانەوە بەدەیلی نەتەوە بەدەیلی ئاین. پێشەنگ ئێمە ئەبێ باس لە مافەکانی مناڵان بۆ بوویکە خۆی هەیە ڕاستە لەوانەیە هەنێک لە پرۆگرامی متاقاتەکانە هەبێت. جارنامەی جیهانی مافەکانی مناڵان وەگەوەی کە لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکاندا هاتووە کە بریتیە لە 54 مادە 46 مادەیان تایبەتە بە مافەکانی مناڵان و 8 مادەیان ئەو وڵاتانە پەیوەستەکات کە ئیمزایان لەسەر ئەم جارنامەیە کردووە کە لەسەر ئاستی جیهان 101 وڵات ئیمزایان کردووە کە پەیوەست بن بەم جارنامەیەوە. دیارە 54 مادەکە بریتیە لە چەند بەڵگەیەکی تری لێبێتەوە کە هەرە گرنگیەکانیان ئەمانن کە باسییانەکەم. یەکەم مافی هەموو مناڵێکە حەقی ژیانی هەبێت واتە هەموو مناڵێک پێویستی بەوەیە کە لە ژیانێکی ئارام و ئاسوودەیە بەهرەمەند بێت.
و سەرجەم پێداویستیەکانی هەبێت و لە جلوبەرگ و خۆراک و تەندروستی و هەموو پێداویستیەکانی نیشتەجێبوون و بیری ئازاد و مناڵ پێویستی بەوەیەکە بیرکردنەوەی ئازاد بێت لە هەموو تند و دیژیەکان پارێزراو بێت. واتە یەکێک لەو بەندە گرنگانی کە لە جاڕنامەکەی باسەکرێت پێویستی بەوەیەکە مناڵان لە هەموو تند و دیژیەکان پارێزراو بێت و دوور بێت لە هەموو چەسانەوەیەک و ئەشکەنجەکانێک چ تند و دیژی جەستەیی چ تند و دیژی دەرونی. کارکردن قۆلیسترین و بیسترین پێشەکاریەکانی مافەکانی مناڵانەکە بەرامبەر بە مناڵەکە. خاڵێکی تر ئەوەیە کە مناڵان نابێت بە هیچ شێوەیەک لە خوار هەشتەوە کار بکەن. واتە مناڵانێک کە بەداخەوە کە ئێستا ئەیبینین مناڵان بە لەشاو کارەکەن، ئەمە بە یاسا قەدەغە کراوە کە نابێت مناڵان کار بکەن و بخرێنە بەردەم کاری تند و تیژی و کارکردنێکە ڕۆژانە ئەیبینین. خاڵێکی کە پێویستە باسی بکەین ئەو شێوەیەکە مناڵان بە هیچ شێوەیەک نابێت چەکار بکرێت و قەدەخەیە چەکارکردنی مناڵان نابێت بەشداریان پێ بکرێت لە کای سیاسی و ئەحزاب و ڕێکخراوەکانی کە تایبەتە بە گەورەکان. خاڵێکی کە ئەوەیە کە گرنگە ئەو شێوەیەکە مناڵان ئەبێت بەدوور بن لە هەموو بیر و باوەڕێکی سیاسی، ئایدۆلۆژی و مەذهبی و داسەپاندنی هەر جۆرە بیر و باوەڕێکی مەذهبی قەدەغەیە و نابێت بەسەر مناڵانە بسەپێنرێت. خاڵێکی کە ئەوەیە کە جیاوازی نەکردن لە نێوان مناڵان چۆن بە دەلیلی چی؟ بە دەلیلی زمان، بە دەلیلی نەتەوە، بە دەلیلی ئاین، بە دەلیلی ڕەنی پێست یاخود هەر شێوازێکی تری جیاکاری کە ئەبێتە هۆی جیاوازیکردنی مناڵان نابێت جیاوازی بکرێت لە نێوان کوڕان و کچانە. واتە مناڵی کوڕ و مناڵی کچ نابێت بە شێوەی جیاوازیان لە نێوانە بکرێت و ئەمە بۆ خۆی کاریگەری دەرونی بەجێ ئەهێڵێت. خاڵێکی تریش ئەوەیە کە باس کرێت ئەو ژەوەیە مافی خوێندن. مناڵان پێویستیان بەوەیەکە بە هەموو شێوازێک بخرێنە بەردەم خوێندن و خوێندنێکی ئیلزامی بێت و بە خۆڕایی بێتوە کە هەموو ئەم پێداویستیانە و هەموو جێبەجێکردنی هەموو ئەم مافانە پێویستیایی بەوەیەکە لەلایەن دەوڵەتەوە جێبەجێ بکرێت و لەلایەن دەوڵەتەوە هەموو کار ئاسانیەکی بۆ بکرێت. قەدەغەکردنی مادە هۆشبەرەکان کە بە شێوەیەک مناڵان ئەبێ پارێزراو بێت لەم مادانە و پێویستی بەوەیەکە مناڵان بەدوور بن لە هەموو ئەو مەوادانەی کە باس ئەکرێت و مادەی هۆشبەر. ئەتوانین بڵێن کە بەند و مافەکانی مناڵان زۆرێکن، بەڵام ئەمە هەروەکو سەرخەتێکی گشتی کە من باسم کرد ئەمانە لە چوارچێوەی یاسا پەسەند کراوە و پێویستە بەوەیە کە هەموو وڵاتانی کە ئیمزان لەسەر ئەم مافانە کردووە جێبەجێ بکەن. مەڵێ بینەرانی عەزیز، ئەوەی بینەری بوون بەرنامەی پێشەنگ دۆک واتە دۆکومنتی پێشەنگ سەبارەت بە جاڕنامەی جیهانی مافەکانی منداڵان بوو. تاوی ئەم بابەتانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی پێشەنگ تیڤیدا دەبینن لە هەفتەی ئایندەدا. هەر لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.